جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵ هاوکارم ئەمیر لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئێمە و بینەران لە ساڵی 1402 هەتاوی. بەڵێ ئازیزان لەلایەن منیشەوە سڵاوتان لەبێت، هیوادارین کە لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن. هەر وەک ئاگادار بوون بەرنامەی ئێمە و بینەران لە ڕۆژانی یەکشەمبەدا پێشتر بڵاو دەبووە. بۆ ئاگاداری ئێوەی ئازیز بەرنامەی ئێوە بینەران کەوتۆتە ڕۆژانی جومعانە کە هەموو ئێوارەیەکی جومعاوە دووبارەکەشی شەو بڵاو دەبێتەوە و ئێمەش هەر وەکو جاران وەکو هەمیشە چاوەڕێی نامە و پەیام و ئیمەیلی پەیوەندیەکانی ئێوەین بۆی کە بۆمان بنێرن بۆی کە بەرنامەکەتان ڕازاوەتر بێت و ئەو شتانی کە ئێوە ئیپرسن ئێمە لێرە وەڵامی پێ بدرێتەوە. ئێمە دووبارە چاوەڕەتانین. ئازیزان، مەرگی ژینا ئەمینی شۆڕشی خەڵکی ئێرانی بردەجیگایە کە هەموو خەڵکی ئێران و کوردستان ببنە پێشەنگی ئەم شۆڕشە و هاوسۆزێکی گەورەی ناوچەیی و نێودەوڵەتیشی پەیوەستکرد بەخۆیەوە کە لە مێژووی سیاسی نوێی ئێراندا بێوێنە و چاوەکان لەسەر ئەون تا کۆتایی بە دەسەڵاتی 43 ساڵەی ئێران پێێنە شۆڕشی ژینا ماوەی 6 مانگە هەر بەردەوامە و بەردەوامی و زیندووبوونەوەشی هەم لە خەباتی ڕۆژانەی ژنان و پیاوانی ئەو وڵاتە و لە سەنگەری جۆرا و جۆردا دەبینین و هەم لە کاردانەوەی دوژمن واتە کۆماری ئیسلامی ئێراندا. یەکێک لە ڕۆژنامە نووسەکانی ناوداری هەرێمی کوردستان و توێژێکی لە 40مین ڕۆژی هەڵگیرسانی ئەم شۆڕشە لەگەڵ هاوڕێ ئیبراهیم عەلیزادە لە ئەوایلیم شۆڕشە لەگەڵ هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەبیرۆلی کۆمەڵا ئەنجامداوە کە بەهۆی گرنگی ئەم بابەتەوە پێمان باش بوو بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران بۆ بەشی یەکەمی ئەم گفتوگویە تەرخان بکرێت و بەشی دووەمیشی و کۆتایی حوتوی داهاتوو هەر لەو بەرنامەیەدا بڵاو دەکەینەوە. هیوادارین کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالی وەشتان هەبێت تا کۆتایی بەرنامەم هەفتەیە و بینەران لەگەڵمان بن. ناوبڕێکی کورد بینین و لەگەڵ هاوکارم گوڵناس دێنەوە خزمەتان. سوتێنن شێواوە تاڵای بێدادی ژینا ڕۆڵەی کوردستانە ژینا چرای گشتێرانە هاوێنەی ژینهانای شۆڕش مەسا ژینای گشت جیهانە دیسان شەقام خۆشەوە بۆش کۆیژن ڕاوەستەوە بۆ یەکسانی شوڕای شادی تا سەرکەوتن هاین بە پاوە ژینا ڕۆڵەی کوردستانە ژینا چرای گشتێرانە هاوێنەی ژینهانای شۆڕش مەسا ژینای گشت جیهانە بەرەی ئێمە ئاسۆی سوورە کارگاری دڵ بێ سنوورە ژنانی ڕاستە و لە ستەم تەمەڵ ڕزگاری و نورە هەوارەکەی ئیتر تەواو مەرگ و نەمان بۆ نەزمی باو بژی ژینا بژی مەسا بژی یەکسانی ژن و پیاو ژینا ڕۆڵەی کوردستانە ژینا چرای گشتێرانە هاوێنەی ژینهانای شۆڕش مەسا ژینای گشت جیهانە ژن ژیان ئازادی.
بەڵێ هاوڕێ ئەمیر ڕۆژنامەنووس لە هاوڕێ برامی علیزادەوا دەپرسێکە ڕووداوەکانی یەک مانگی ڕابردوو ئێوە کەوتونەتە بەردەم دوو ئەگەر یەکێکیان هێرش پەلامار تۆ باران و وێرانکردنی بارگاکانتانە کە بێگومان ئەوەش مەترسی و نائارامی بۆ دروستکردن لە لایەکی تریشەوە خۆشحاڵی بۆ دروستکردن بەرامبەر بە ئەم خۆپیشاندان و ناڕزایەتی جەماوەریە کە ڕەنگە سەر بکێشێ بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی ئێران ئێوە ئەمە پرسیاری ئەو ڕۆژنامەنووسەیە لە هاوڕێ برایم مەپرسێ ئێوە لە نێوان ئەم دوو لێکدانەوەیە کامیان بە دروستتر دەزانن بۆ چوون و پێشنیاری ئێوە لەم بارەیەوە چییە؟ بەڵێ هاوڕێ گوڵناس هاوڕێ برایم علیزادە سەبارەت بەم پرسیارە ئاو وڵامی داوەتەوە وتوێتی ئەم ڕووداوانەی ئێستا لە کوردستان و ئێران ڕوودەدەن ڕووداوگەلێکن کە ئێمە 44 ساڵە هەم چاوەڕێی دەکەین هەم هەوڵی بۆ دەدەین بۆیە جێگەی دڵخۆشی و ئومێدی ئەمن بۆم بارانکردنی بارگا و هێرشی چەکداری بۆ سەر ئەو مەترسیانن کە بەهۆی ئەو سەر هەڵدانە لە کوردستان و لە ئێران لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە مەبەستی دیاری کراو ڕوو دەدەن و دەبێت ئەوانەش تێپەڕێنین ئەو مەترسیانە شتێکی لاوەکی هەرچەند دەبێت بۆ ئەوانەش ڕێگە چارەمان هەبێت لەگەڵ حکوومەتی هەرێم لەم بارەیەوە لێک تێگەشتنمان هەیە ئێمە کێشەی نەخوازراو بۆ ئەوان ناخڵقێنین و ئەوانیش ڕێگر نابن لە چالاکی سیاسی ئێمە سەبارەت بە سەرهەڵدانی جەماوەری لە ئێران پێویستە ئەو ڕاستیە بزانین کە کۆماری ئیسلامی ئێران لە ڕۆژی هاتنە سەرکاریەوە تا بە ئەمڕۆ لە هیچ قۆناغێکدا ڕژیمێکی سازگار و گونجاو نەبووە لەگەڵ کۆمەڵگەی ئێران کۆمەڵگەی ئێران زۆر لەوە پێشکەوتوترەکە کۆنەپەرستیەکی واها مەسحەبی و دەمارگرژ گونجاو بێت لەگەڵ ڕادەی پێشکەوتنی کۆمەڵایەتی لە وڵاتە یەکەم شۆڕش بۆ دیموکراسی و ئازادی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئێران سەری هەڵدا ئامانجی شۆڕشی 79 ژیانی باشتر ئازادی و دیموکراسی بوو بەڵام لەبەر ئەوەی هۆکارەکانی سەرکەوتنی فراهم نەبوو بەو ئاقارەدا ڕۆشت هاوڕێ برایم علیزادە وتوێتی دەمێت بڵێم ئەو سەر هەڵدانە جەماوەری ئێستا تا ڕادەیەکی زۆر چاوەڕوان نەکراو بوون هەرچەندە کەس چاوەڕوانی ئەوەی نەدەکرد بە مەرگی مەزلومانەی ژینا ئەمینی وا بە دروشمی ژن ژیان ئازادی دەست پێ بکات بەڵام هەموو کەس چاوەڕوانی ئەوەی دەکرد داڕمانی ئابووری بێکاری هەژاری و بێئاسۆیی لاوان نەبوونی ئازادی و دیموکراسی ئەو هەموو فشارە بۆ سەر ژنان بۆ سەر لاوان بۆ سەر کرێکار تەقینەوەیەکی وەها لێک بکرێتەوە شاری وڵات ڕوحی ژینا دەدوێنێ وەلە بینم شاری وڵات ڕوحی ژینا دەدوێنێ ژنی کوردی ئازاد دلێ ڕزگاری دەنەخشێنێ ژنجیان ئازادی بۆ یاران بەدی دێنێ بۆ ئینسان بەدی دێنێ بۆ ئینسان بەدی دێنێ هاوڕێمی لەم بەشەدا ڕۆژنامەنووس لە هاوڕێ برایم دەپرسێت چۆن بوو بەهۆی مەرگی ژینا ئەمینیەوە تەقیوەوە ئەم سەرهەڵدانە لە کاتێکدا پێشتری زۆر جار ژنانی کورد و ئێرانی بەو شێوەیە تیرباران کراون کۆژراون ترۆر کراون بەڵام ئەم سەدا و دەنگدانە گەورەیە نەبووە هەندێک دەڵێن قوربانیەکەی ژنێکی کووردە زۆرتر دەور و نەخشی کوردی پێوە دیارە لە هەمان کاتدا زۆرتر بەش پرسیارەتی دەخاتە سەر کورد لەم بارەیەوە مەرگی ژینا ئەمینی چۆن دەبیرن بۆچی ئەو ڕووداوگەلە بۆچی ڕووداوگەلێکی گەورەی لێکەوتەوە هەرچەند من پێم وایە هاوشێوەی خۆسووتاندنی محەممەد بۆ عەزیزە لە تونس کە چەخماخەی بەهاری عەرەبی بوو. بەڵێ هاوڕێ برایم زۆر ئەم پرسیاری ڕاشکانە و جابدات وتوێتی ئەوە ڕاستە بە درێژایی ئەم 44 ساڵە
بەردەوام خەڵک ناڕازی بوون و ئەو ناڕزایەتیاشیان دەربڕیەوە. پێش هەموو شتێک 8 ساڵ شەڕی ئێران و عێراق کاریگەری هەبوو لەسەر دواخستنی ئەو سەرهەڵدانە. لەژێر بۆمباران و موشکباران لە کاتێکدا کە کارگا و کارخانەکان و قوتابخانە و زانکۆکان داخرابوون و کرێکاران ڕاپێچی مەیدانی شەڕدەکران مەجال بۆ سەرهەڵدانی جەماوەری نەبوو. داخوازیەکانی خەڵک گوازرایەوە بۆ دوای شەڕ کۆماری ئیسلامی داوای لە خەڵک کرد کە مۆڵەتی پێ بدەن تا وێرانکاریەکانی شەڕ قەرەبوو بکاتەوە. خەڵک وتیان ڕەفسەنجانی دەوڵەتی بنیاتنەر دادەمەزرێنێت. 8 ساڵ مۆڵەتیاندا. دوای ئەوە ماوەی ناڕزایەتی دەربڕین دەستی پێکرد. ئەوجار بەڵێنیاندا کە چاکسازی سیاسی بکەن. 8 ساڵیش خەڵکیان بە چاکسازیەوە سەرقاڵ کرد و هەرگیزیش نیان کرد. دوای ئەوەش هیچ قۆناغێک نییە. جەماوەری خەڵک بێدەنگ بوو بێت، بەڵام لە ساڵی 1396ەوە ڕەوتەکە گۆڕا. خەڵک ئومێدی ئەوەی لەدەستدا کە لە ڕێگەی هەڵبژاردن، دەنگدان و چاکسازیەوە گۆڕانکاری بکرێ کە ئەو ئومێدەی لەدەستا و ڕیفۆرمخوازی حکوومەتی باوی نەماوە. خەبات و بەرخۆدان ڕاستەوخۆڕووی لە دەسەڵات کرد. داخوازیە ئابوووریەکان زیاتر هاتنە ڕوو. گرانبوونی بنزین لە ساڵی 1998 سەرهەڵدانێکی گەورەی لێکەوتەوە کە 1500 کەس گیانی بەخت کرد. دواتریش کێشەی ئاو خستنە خوارەوەی فڕۆکە ئۆکراینیەکە بەهۆی موشکی سوپای پاسداران واتە خەڵک بەردەوام قۆناغی نوێی تاقی کردوێتەوە. هەموو ئەمانە بوون بە بەستێنی ئەو تەقینە کۆمەڵایەتیە. ژینا کچێکی کوردی لاو کە لەگەڵ براو کە سوکاری بۆ چەند ساتێک حەسانەوە چوبوونە تاران لێ بە ناحەق و تەنها لەسەر چەند تاڵەموویەکی قژی کوژرا و ئەو بابەتەی مەحسای لەسەر کوژرا کێشەی هەموو ژنێکی ئێران بوو. چەند شت پاڵپشتیەک بوون تا ئەو مەرگە ببێت بەهۆی چەخماخەی ئەو شۆڕشە. یەکەم شێوازی کوشتنی ژینە. دووهەم خۆراگری بنەماڵەکەی کە ڕێگەیان نەدا ڕۆڵە بە ناحەق کوژراوەکەیان لە شێوێکی تاریکدا بەنەهێنی ئەسپەردە بکرێت. سێهەم خرۆشانی خەڵکی شاری سەقز لە ڕۆژی ناشنیدا کە دروشمی ژن ژیان ئازادی لەوێ بەرزکرایەوە. چوارم مانگرتنی گشتی خەڵکی کوردستان بە شێوەیە کە جیهانی لە ئاستێکی گەلێک بەریندا لێ ئاگادار کردەوە. ئەم چەند ڕووداوە کە دەستیان خستە ناو دەستیەک لەسەر بنەمای ئەو بارودۆخەی کە باسکرا لە ئاستی ئێراندا وەڵامی وەرگرتەوە. ناوبڕێکی کورد بینن دێنەوە قسمەتە. لەژێر پێماندەلەر زێر ژینجنە و بوژایەوە پونگی قینی خەڵکە دیسان سەر لە نوێ ڕاسایەوە ئەرس لەژێر پێماندەلەر زێر ژینجنە و بۆژایەوە پونگی قینی خەڵکە دیسان سەر لە نوێ ڕاسایەوە خوێندە ڕێژێ ژیندە نێژێ ئەو دەڕەندا پیر بووە هەستی کردووە چرای بەختی هەر بیناک و ژایەوە ئەم خوروشی سەر شەقامە مجدهيني كيسبي أو سبيني واجيانيش بوي لخوهات سايا هەر لەسەر مەودایە بەندە تەخت و بەختی ملهوری گول لە یامانای هەبوونی گیرە بەو هەودایەوە خوێندە ڕێژێ ژیندە
ئەو دەڕەندا پیر بووە هەستی کردووە چرای بەختی هەر بیناک و ژایەوە ئەم خوروشی سەر شەقامە مژدەهێنێ کیسێبەی ئەو سبەینێ واژیانیش بۆی لە خەو هات سایەوە. بەڵای ئەمیر لە بەشێکی دیکەی ئەم پرسیارانەدا کە ڕۆژنامەنووس لە هاوڕێبرامی پرسیوە وتویەتی لە 16/9/2022 زاینی مەرگی ژینا ڕاتگەێنرێت. چەند ڕۆژ دواتر خۆپیشاندانێکی هاوپشتی سەرتاسەری جیهان بۆ مەرگی ژینا بەڕێوە دەچێت لە کاتێکدا لە ماوەی ئەو 40 ساڵەدا بە سەدان قەتڵعامی گەورەتریش کراوە. ئەو هاوپشتیە جیهانیە چۆن دروست بوو؟ بەرنامە بۆ داڕێژراو بوو. ئێوە وەکو ئەحزابی سیاسی ئێران و ڕۆژهەڵات بەتایبەت ئێوە وەکو کۆمەڵە دەور و نەقشتان هەبووە لەو بابەتەدا؟ بەڵێ گوڵناس هاوڕێ ئیبراهیم عەلیزادە سەبارەت بەم پرسیارە ئەوە وەڵامی داوەتەوە. هەروەک باسم کرد چەخماخی ئەو شۆڕشە دوای مەرگی ژینا هەموو ئانوساتەکانی وشیارانە و بەپێی بەرنامەی دیاریکرا و چوە پێشەوە بەبێ ئەوەی کەس بزانێت ئەوە دەبێتە سەرەتای شۆڕشێکی گەورە. پێشتر لایەنەکانم باس کرد تا ئێرەی پێم وایە دەوری کۆمەڵە لە ئاستی شاری سەقز و دوواریش لە مانگرتنی گشتیدا هاشا هەڵنەگرا. لەمە بەدووە لە کوردستان دەوری حیزبە سیاسیەکانی چالاک لە کوردستان بە گشتی بەرجەستە دەبێتەوە. بەڵام لە ئاستی هەموو ئێراندا دەوری هیچ حیزبێکی دیاریکراوی ناسراوی ئۆپۆزیسیۆن بەڕوونی نابینی. سەبارەت بە کاردانەوەی جیهانی ئەو سەرهەڵدانەش حرەکەتەکە بەرە کەوتە ڕێگە. ئێمە لە یەکەم جریانەکان بووین کە وتمان کۆبوونەوەی چەند کەسی چەپ لە بەردەم باڵیۆزخانەکانی ئێران نەک هەر هێز و توانە بەم بزوتنەوەی لە ئێران نابەخشێ بەڵکو دەبێتە نمایشکردنی لاوازیمە. دەبێت بڕۆین بەرەو ئەوەی کە جەماوەری ئەو وڵاتانە و جەماوەری ئێرانیش بخەینە ڕێب بۆ ئەو پشتیوانیە. بەڵام دەبوو تەنها بیر لە جیاوازیەکانمان لەگەڵ ئەو نەکەینەوە. گرنگ بوو ڕوتێکی گەورەی جیهانی بکەوێتە ڕێجا هەر کەس با بە دروشم و ئاڵای خۆیەوە بێت. ئێمە لە بانگەوازەکەمان بۆ دەرەوەی وڵات وتمان کە کاتێک جۆرج فلۆیدی ڕەشپێست لە ئەمریکا مەزلومانە کوژرا بزوتنەوەیکی گەورەی کۆمەڵایەتی لە هەموو دنیا بۆی کەوتە ڕێ لە دژی نژاد پەرستی. سەرنجام دەوڵەتی ئەمریکای ناچار کرد کە لەو بارەوەیە کۆمەڵێک ڕێکار بگرێتە بەر. قەتڵی ژینا هیچ شتێکی لەوە کەمتر نییە. ئەگەر بۆ جۆرج فلۆید واها بکەن بۆچی بۆ مەحسانێکن بەخۆشیەوە ئەوە کەم و زۆر ڕوویدا و ئێمە ئەمڕۆ شاهدی ئەو حرەکەتین کە لە ئاستی جیهاندا بۆ پشتیوانی لە سەرهەڵدانی ئێران کە لە ئارادایە. لە بەشێکی دیکەی پرسیارەکاندا ڕۆژنامەنووس لە هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەپرسێت جگە لەوەی خۆپیشاندان و ناڕزایەتیەکان لە مەریوان بۆ ڕەشت و مازەندەران لە زاهیدانەوە بۆ وەرمێ ڕۆیشتووە. هەندێک بۆچوون دەڵێن سەوسی پارێزگا و شارۆچکەی ئێرانی گرتووەتەوە. بۆ ئەو کارە چە لە ناو ڕۆژهەڵاتی کوردستان بۆ نمونە هەم ناوەندی بڕیار هەم ئێوە کە لە دەرەوەی ئەو ناوەندن لەگەڵ سازمان و ڕێکخراوە ئێرانیەکان وەکو ڕەزا پەهلەوی، سەڵتەنە تەڵاب، لیبراڵەکان، سازمانی مجاهدینی خەلق هیچ هەماهەنگی و کارێکتان کردووە؟ وا دەبینرێت کە هەمانگیەک هەبێت بە پێچەوانەی پێشتر پەیوەندیەکانتان گەرم و گۆڕتر بووە لە کاتێکدا پێشتر ڕێکخراوە ئێرانیەکان دانیان بە مافەکانی کوردان نەدەنا هەتا لە چەمکی فیدراڵیش نیگەران بوون. بەڵام ئێستا دروشمەکان لە بەلوچستان دەڵێن ئێمە پشتیوانی لە خەڵکی سەقز و سنە دەکەین. ئەم یەکگرتووی بوونە هی گەورەی کارەساتەکەیە یان دەور و نەخشی ئەم هێزانە تێدایە کە هەوڵیان داوە لە بەرامبەر ئەم ڕووداوگەلە کە گرنگن ناکۆکیەکان بخەنە لاوە. بەڵێ گوڵناس هاوڕێ ئیبراهیم عەلیزادە بەم پرسیارە ئاوە وەڵامی داوەتەوە. بەداخەوە دەور و نەقشی ڕێکخراوەکان تا هەفتەی دووەمی کارەساتی کوژرانی ژینا بەرچاو نەبوو. لە ڕێخستنی خۆپیشاندانەکاندا لە دەرەوەی وڵات ناکۆکی نێوان گروپە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆن هەروە بەرچاوە. تەنانەت ئەوانەی کە گۆیا هاوپەیمانن ژێربەژێر پاشقول لێک دەکرن. هێشتا ڕۆحی سێکتاریزم، سازمان پەرستی و بەرژەوەندی خوازی لە نێوانیاندا زاڵە. هێشتا ئەم بزوتنەوە گەورە کۆمەڵایەتیەی لە ناوە لە ئارادایە نەیتوانیوە ئەو سنەتە فکر و فەرهەنگەی لە ماوەی 30-40 ساڵی پێشوو لە ئارادا بووە لە ناو بێت. بۆیە هێشتا ئەو یەکگرتوویە نییە کە ئێوە باسی دەکەن. بەڵام لە ناوخۆی وڵات بە پێچەوانەوە ئەو خەڵکانی کە دێنە سەر شەقام لە خوێندکاری زانکۆ بیگرە تا دەگاتە خەڵکی ئاسایی شقامەکان کەس لە کەس ناپرسێت کە چ بیر و باوەڕێکی هەیە، ئاڵای کامەیە،
کەس فکری کەسی دیکە ناخوێنێتەوە. جەماوەری خەڵک باش دەزانن کە بەرامبەر بە دوژمنێکی غەداری ڕێکخراوی چەکدار دەبێت یەکگرتوو بن. ئەم ڕۆحیەتە هێشتا ماویەتی بگوازرێتەوە بۆ دەرەوەی وڵات، بەڵام لە کوردستان بە تایبەتی مەسەلەکە جیاوازی هەیە. لە کوردستان بەردەوام پێشینەی هاوکاری هەبووە، فشاری جەماوەری بۆ ئەو جۆرە هاوکاریانە بەردەوام بووە. لەژێر ئەو فشارە جەماوەریەدا حیزبە سیاسیەکان ئەگەر بە مەیلی خۆشیان نەبوو بێت ناچاربوون ڕەچای بکەن، بۆیە لە دوای کوشتنی ژینا بڕیاری گشتی مانگرتن دەردەچێت. دوای ئەوەش جۆرێک لە هەماهەنگی لە نێوان حیزبەکان دروست دەبێت. ئەم ئەزمونە هێشتا نەگوازراوەتەوە بۆ هەموو ئێران. بەگشتی لە ئاستی ئێراندا ئەحزابەکانی وەکو سەڵتەنەت تەڵەب و بەشی لیبراڵەکانی ئێران هێشتا ئامادە نین مافی ڕەوای خەڵکی کورد بە ڕسمی بناسن. ئەو یەکگرتوویە کاتێک پێک دێت و پتەوتر دەبێت کە ڕاشکاوانە پشتیوانی بکەن لە مافە زەوتکراوەکانی خەڵکی کوردستان. کاتێک هێزە سیاسیەکانی کوردستان بڕیاری مانگرتنی گشتیاندا، ڕەزا پەهلەوی داوای ماتەمینی سەرتاسەری کرد لە کاتێکدا دەیتوانی بڵێ پشتیوانی ئەم مانگرتم. بەڵام لەبەر ئەوەی تەوەژمی ئەو سۆزەی کە ژینا دروستی کردبوو لە هەموو ئێران زۆر بەهێز بوو، ناچار هەم دەبێت کارێ بکات هەم بە بۆچوونی خۆی ئیمتیاز نەدات بە کوردەکان. مانگرتنەکان بەڕسمیت نەناسی. ئەمە نیشانی دەدات کە ڕۆحێکی ژۆڤینیستی زۆر بەهێز لە ناویاندا ساڵە. ئێمە هیچ پەیوەندیەکمان لەگەڵ ئەوانە نییە و پەیوەندیەکەمان لەگەڵ حیزبە سیاسیەکانی چەپ و کۆمونیستی ئێران و حیزبە سیاسیەکانی چالاک لە کوردستانە. ناوبڕێکی کورد بینن، سودەینەوە خزمەتان. فریاد کن زن زندگی آزادی، تو که کف خیابون نیستادی، رهبر این انقلابی. فریاد کن زن زندگی آزادی، تو که کف خیابون نیستادی، رهبر این انقلابی. برای مهسا نیکا روح پاک حدیث، برای نابودی جمهوری اسلامی کثیف، برای بغض گره خورده به گلومون، گم شدن آخوند که رنده به زندگیمون. کرد و لور و بلوچ، ترک و گیلک، عرب و فارس، این شده باید بخوره به زیرک. اینا میرن رفتنیان، مجبورن برفتن برای زندانیایی که سلول به سلول گشت. ملتی که عمر با استرس زندگی کرد، شهیدی که جون داد چون حرف از آزادی میزد، برای نابغه های فراری این همه دانشجو، دانش آموزی که میگه آینده من خوب. فریاد کن زن زندگی آزادی، تو که کف خیابون نیستادی، رهبر این انقلابی. فریاد کن زن زندگی آزادی، تو که کف خیابون نیستادی، رهبر این انقلابی. کشتن این همه کولبر بی پناه، عرب اهواز که زجرش دادی بی گناه، برای خوردن حق این همه افغانی، جمهوری اعدامی باید بری چون سرطان. جنایت و قتل عام تو شجاع نمیشه، بی شرفتر از شما تو دنیا پیدا نمیشه. پس برای این همه خونواده داغ دیده، زدن هواپیما، خون رو جاده پاشیده، برای سانه، فرزاد، پویا، بختیاری، خامنه ای باید بری چون راه چاره نداری، راه چاره نداری. هاوارکا جنجیا نزاری، بی روح نو کنه بو شهید و روحی شدی. هاوارکا جنجیا نزاری، بی روح نو کنه بو شهید و روحی شدی. فریاد کن زن زندگی آزادی، تو که کف خیابون نیستادی، رهبر این انقلابی. فریاد کن زن زندگی آزادی، تو که کف خیابون نیستادی، رهبر این انقلابی. بەڵێ ئەمی لە بەشێکی دیکەی پرسیارەکانە کە ڕۆژنامە نووس لە هاوڕێ برامی پرسیوە و تویەتی ئەمە پرسیاری ئەوە
و توێتی بەرزکردنەوەی دروشمی ژن ژیان ئازادی بەلای ئێوە چی دەگەێنێت؟ بەڵێ گوڵناس هاوڕێی ئیبراهیم عەلیزادە بەم پرسیارە ئەوە وەڵامی داوەتەوە ئەو سەرهەڵدانەی کە ئەم دروشمانەی بەرز کردوێتەوە بزوتنەوەیەکی زۆر ڕەوا و پێشکەوتن خوازە ناوڕۆکی واقعی دروشمی ژن ژیان ئازادی چەپە بەڵام هێشتا ئەو جەماوەرەی کە ئەگەر بێنە مەیدان دەتوانن پشتی ئەو ڕژیمە بشکێنن نهاتوونەتە مەیدان. هەنگاوی دواتر ئەوەیە کە دەبێت لە بزوتنەوەی جوانان و دەی هەشتاکان تێپەڕ بین لەگەڵ ئەوەشدا کە ئەم دروشمانە هاندەرن لە هەمان کاتدا بۆ سەرکەوتن دەبێت ئەم بزوتنەوەی شان بەشانی ئەو دروشمانەی دروشمی دیکە بهێنێتە گۆڕێتانیشانی بدەن کە ئەو شۆڕشە تەنیا بۆ ڕووخاندن نییە بەڵکو لە هەمان کاتدا بۆ بنیاتنانی ژیانێکی باشتر و وڵاتێکی ئازاد و پلان هەیە بۆ بەڕێوەبردنی تەندروستی داهاتووی ئەو کۆمەلگایە. دروشمی ژن ژیان ئازادی دروشمێکی گشتگیرە هاندەرێکی سەرەتاییە بۆ تعبیرکردن لە ویست و داخوازیە گشتیەکانی خەڵک پێم وایە دەبێت دروشمی دیکەش بێتە گۆڕێ و نابێت ڕێگە بدەین کە تەنها بزوتنەوەی لاوان بێت. کۆماری ئیسلامی لای وایە کە ئەمە سربزەوی جوانان و کۆتایی پێدێت. پێویستە دایکان و باوکان لەگەڵ لاوەکان شان بەشانی یەکتر کار بکەن لە ئەزمون عەقڵ و تواناکانی خۆیان کەڵە وەربگرن. لاوەکان بە تەنها لەسەر شەقامەکان نەبن. پێویستە کرێکاران بە گەرم و گوڕی بەشداری تێدا بکەن. بەڵێ ڕۆژنامەنووس لە پرسیارێکی دیکەدا ئەپرسێ ئێوە لە تاراوگە چ دەورێکتان هەیە لەم شۆڕشەدا؟ بەڵێ وڵامی هاوڕێی ئیبراهیم عەلیزادە ئەمەیە بم پرسیارە. ڕاستە کە ڕێبەرایەتی و بەشێک لە ڕێخستنەکانی ئێمە لە تاراوگەن بەڵام کۆمەڵە هەر ئێستا لە ناوەی کوردستان بوونی هەیە. ئەو حرەکەتانی لە کوردستان بەڕێوە دەچێت دەور و نەقشی کۆمەڵی پێوە دیارە. بوون و حزوری کۆمەڵەیەکی چەپی ڕادیکاڵی سوسیالیست لە هەموو شارەکانی کوردستان بەرچاوە. بە دڵنیاییەوە ئەو ڕۆژەی لە ئارامستانی شاری سەقز مەراسمی ناشتنی مەحسا بەڕێوەچوو دروشمەکان دروشمی کۆمەڵە بوون. دروشمی ژن ژیان ئازادی پەژاک بەرزی کردوێتەوە. تێکۆشەرانی کۆمەڵەش بە دروشمەکانیانەوە لەوێ ئامادە بوون. گرنگ ئەوەیە ئێمە بەڵێنی سەرکەوتنێکی ئاسان بە خەڵک نادەین. تەنانەت ئەگەر لە کوردستان دەستکەوتیش بەدەست بێت ئەو دەستکەوتە بۆ درێژماوە ناپارێزرێت بەبێ ئەوەی لە تاران دەسەڵات و هاوسەنگیەکە بگۆڕێت. بۆیە پێمان وایە ئەو خەباتە دەبێت بۆ دوو مەبەست درێژ بێتەوە. یەکەمیان بۆ ئەوەی زۆر بەهێزتر بێت تا کۆماری ئیسلامی پێی بڕوخێت. دووهەم لە جەرگەی بەرەو پێشچوونیدا بەدیل دروست بکات. بەدیل لە دەرەوەی وڵات دروست نابێت بەڵکو لە جەرگەی ئەو خەباتەدا دروست دەبێت. ئەزمموی هەموو وڵاتانیش ئەوە نیشان دەدات. پێویستە هاوسەنگی هێز بە شێوەیە بگۆڕێت کە لە جەرگەی شارەکانی کوردستاندا ئەندامانمان بتوانن بە ئاشکرا و بە ناونیشانی خۆیانەوە سەرکردایەتی ئەو حرەکەتە بکەن. ئەگەر بمانەوێت دەستکەوتەکان بۆ درێژماوە پارێزراو بن پێویستە ئەو بزوتنەوەی لە کوردستان و لە هەموو ئێران شان بەشانی یەکتر بچنە پێش. بەڵێ زۆر سپاس ئەمیر لە بەشێکی دیکەی ئەو پرسیارەنەدا ڕۆژنامە نووس ئەپرسێ ئایا سەرکەوتنی ئەم شۆڕشە ئیمکانی هەیە؟ بەڵێ هاوڕێی ئیبراهیم عەلیزادە ئاوا وەڵامی داوەتەوە. بەڵێ بە دڵنیاییەوە سەرکەوتن ئەمڕۆ بێت یان سبەینێ لە ڕێدایە. بۆیە دەمانەوێت بە خەڵک بڵین خۆتان ئامادە بکەن ژیانی ئازاد سەربەست ئاسوودەیی و ئاسایش بەدەستێنن. بەدەستێنانی ئەو ئازادی و سەربەستیەش لەلایەن کەسێکەوە نییە کە جان تاکەی بپێچێتەوە بە خەڵات بۆتان بێنێت بەڵکو دەبێت خۆتانی بۆ ئامادە بکەن. بەڵێنی سەرکەوتنی ئاسان و خێرا بە خەڵک نادەین. ئومێدیان پێدەدەین و نیشانی دەدەین کە ئەو سەرکەوتنە ممکنە. خیابان خروش آوا هستا و دیندو خیابان خروش آوا هستا و دیندو صدم دستولاش پیکر و رمزی استندجی کویلتی خیابان سنگر
خیابان سنگان شیری خیت فنگو سری پر لعندش شیری خیت فنگو سری پر لعندش بازار چکونش و دیلم بازار و شکونش و دیلم خیابان چه سخت و چه بردین دل بود خیابان چه سخت و چه بردین دل بود صدن پس چماوا صدن پس چماوا صدن پس چماوا صدن پس چماوا همیشن خیابان شقامی جاری همیشن خیابان شقامی جاری همیشن خیابان شقامی جاری چنه در بجان چنده هاشان پیل بود که کترن که ایشان لپاسکاوی داره شرارت چنده حالش که گوزن خینا همیشن خیابان شقامی جاری همیشن خیابان شقامی جاری دوام و دوباره دیجی کویلتی و مین تاوا خیابان دیتا پراپا شپوری شروع اعتراض شورش شپوری شروع اعتراض شورش شپوری شروع اعتراض شورش شپوری ئەمی لە درێژەی ئەم وتوێژەدا ڕۆژنامەنووس لە هاوڕێی برایم دەپرسێ لە وەڵامی پرسیاری پێشوودا وتوتە ڕەنگە کۆماری ئیسلامیێران بڵێت ئەو شۆڕشە جوانانە و شۆڕشێکی جوانانە و حماسەکەیان کاتیە بەڵام هەر ئەمڕۆ 400 مەلا واژۆیان کۆکردوەتەوە ئەوەش حرەکەتێکی گەورەیە وەکو بەرپرسانی ئێرانیش دەڵێن ئەوە کاری خۆتان نییە بۆتان نووسرا و دەستێوەردانە مەبەستمەوەیە تەنانەت مەلاکانیش هاتوونەتە پشتەم خۆپیشاندانە جگە لە خەڵکانی جیاواز هەرچەند گوێمان لێبوو مەلایەک دەڵێت ئاهۆندێک هاتووە پێی وتوین ئێوە بڕۆن ئەمە وڵات و نیشتمانی ئێمەیە بۆ کوێ بڕۆین پێتان وایە ئەم قسانە تازەیە بەتایبەت کە مەلایەک بیکات لە کاتێکدا کۆماری ئیسلامی ئێران بەر مەبنای دەوڵەتەکەی بە پشت دەستوری بە مەسەب و مەلاکان پێکاتوە بەڵام ئێستا 400 مەلا لە دژی وەستاون. بەڵێ گوڵناس هاوڕێی ئیبراهیم عەلیزادە ئاوا وەڵامی داوەتەوە وتوێتی سەرەڕای هەموو سیستەمێک کە لەسەر خەڵکی کورد هەبووە سیستەمی مەسەبیش هەبووە بۆ نمونە لە شاری تاران نزیکەی 2 ملیۆن سونی مەسەبی تێدایە بەڵام تا ئێستاش
ڕێگەیان نەداوە تەنها یەک مزگەوتی سنی دابمەزرێت واتە لەسەر مەسلەی مەسەبیش خەڵک لە ژێر فشاردایە. ئەوانی شتەوای مەلاکانی ئێران نین چونکە مەلای شیعە ئیمتیازاتێکی تایبەتی هەیە. ئەو ئیمتیازاتە بۆتە هۆی ئەوەی لە چەند قۆناغدا ئەو ڕژیمە بپارێزن. مەلای سنی ئەو ئیمتیازاتیان نییە. لەلایەکی ترەوە بزوتنەوەکە زۆر کۆمەڵایەتی بۆتەوە. مەلایەک کە ڕەنگە بەرژەوەندی تایبەتیشی هەبێت بەو جۆرە دێتە ناو مەسەلەکەوە. بە هەموو ئەوانەشەوە هێشتا لە ئاستی هەموو ئێراندا هەموو هێزێک ناتووە بەڵام لە کوردستان جیاوازی هەیە. ئەو دوو مانگرتنە گشتیەی بانگەوازمان بۆ کرد و نزیکەی 90% وەڵامی وەرگرتەوە وەکو ڕێفراندۆمێک وابوو دژ بە کۆماری ئیسلامی. ئەمە مانگرتنێکی سیاسی بوو. لە کوردستان حڕەکەتەکە جەماوەریە و هەموو چین و توێژەکانی تدایە. هەر یەکێکیان بەپێی هەلومەرجی تایبەت بەخۆی دێتە ناو مەسەلەکە. بۆ نمونە بەشێکی زۆریان لە خۆیان ڕانابینن بێنە سەر شەقام و سنگیان بدەنە بەرگولە. ڕەنگە ئەو ئێنێرژی و توانا و چاو نەترسیان تێدا پەیدا نەبوو بێت بە مانگرتن هەڵوەستی خۆیان نیشان دەدەن. ئەگەر چاو دەرێک لە دەرەوە تەماشای بابەتەکە بکات بەم شێوەیە دەیبینێت کوردستان حیزبی سیاسی تدایە. ئەو حیزبە سیاسیانە داوا لە خەڵک دەکەن خەڵکیش بەبێ دوودڵی وەڵامیان پێدەدەنەوە. ئەمەیە کە مەلایەنی کوردستان دێنە ناو بابەتەکەوە. جەوهەری جەماوەری بوونەوەکەی لێرەدایە. ئەمەش لە ئاستی هەموو ئێران بەدی نەهاتووە و دەبێت هەوڵی بۆ بدەین. بەڵێ دە پرسیارێکی دیکەدا ئەم ڕۆژنامەنووسە وا پرسیار دەکا مانگرتنی سەرتاسەری و داخستنی دوکان و بازاڕەکان یەکگرتوانە بەڕێوەچوو. بۆ نمونە 90% داخرا ناشتوانین جیای بکەینەوە کە ئەم دوکانە کۆمۆنیستە، ئیسلامیستە، ناسیۆنالیستە بەشێکی زۆریان دڵیان لەگەڵ ئەم خۆپیشاندان و ناڕزایەتیان هەیە. خەڵکێکی زۆریش دێنە سەر شەقام. ناتوانین ئەوانیش جیا بکەینەوە کە ئایا دموکراتە کۆمەڵەیە پژاکە. مەبەستم ئەوەیە خەڵک یەکگرتوانە دێنە سەر شەقام. بەڵام گلەی لەسەر ئێوە هەیە منزوری لەسەر حیزبەکانە. چاودێران پێیان وایە ئێوەی یەکگرتوونین. ئێوە ناتوانن لە ماوەی ئەم مانگەدا ڕاگەیاندنێکی هاوبەش بدەن. واژۆیە بخەنە سەر کاغەزێک. ئەمانە لە چیوە سەرچاوە دەگرێت؟ بۆچی گلەی خەڵک لە بەرچاو ناکرێت؟ بەڵێ گوڵناس هاوڕێی ئیبراهیم عەلیزادە ئاوا وەڵامی داوەتەوە و توێتی بێگومان ئەو داوای خەڵک لە جێگەی خۆیەتی. ئەو یەکگرتوویەیان پێویستەوە لە کردەوەکانیشیاندا ڕەنگی داوەتەوە بەڕێوەی دەبن. بەڵام بۆچی حیزبە سیاسیەکان ناتوانن گزارش لە سەرویستی جەماوەر بکەن؟ ئەوە هۆکاری سیاسی کۆنکرێتی هەیە. بۆ نمونە ناوەندی هاوکاری پێکاتێک نەبووە کە لەسەر بنەمای ڕێکەوتنێکی سیاسی پتە و شکلی گرپێت. لایەنی تێدا بووە پێش ئەو سەر هەڵدانە و توێتی پێویستە هەرچی زووە کۆماری ئیسلامی بێننە بەردەم گفتوگو. لایەنی تێدا بۆ توێتی دەبێت بچینە خەباتی چەکداری بکەین. لانی تێدایە کە چوەتە ناو بەرەی بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ئێرانەوە کە تا سەر ئێسقان دژی کورد و مافی نەتەوایەتی کوردانە. باڵ و کەسی تێدا بووە کە لە ئامانجی کوردایەتی خۆی پاشەکشەی کردووە هەر بووە تا پێش ئەم خۆپیشاندانانە دامەزراوەیەک بوو بۆ دیپلۆماسی بۆ پەیوەندیگرتن لەگەڵ ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت. دیار نییە کە لەو بابەتەش سەرکەوتوو بووە یاننا. ئێستا کە بزوتنەوەی جەماوەری کەوتۆتەڕێ بزوتنەوەی جەماوەری دەتوانێت بەشێکی زۆر لەو کێشانە چارەسەر بکات. بەڵام لە هەمان کاتدا هێشتا هێندەش بەهێزتر بەهێز نییە کە بتوانێت جیاوازی فەرهەنگ و سیاسەتی گیان سەختی نێوان حیزبەکان تێک بشکێنێت. بەڵام ئومێدوارین کە ئەم بزوتنەوەیە چێتە پێش و ئەزممویشمان هەیە. هەیئەتی نێونەرایەتی گەلی کورد لە ساڵی 1970 پێکهاتبوو لە کۆمەڵە و دیموکرات لەگەڵ سازمانی فدایان. حیزبی دموکرات زۆر سەرسەختی نیشانددا لە پێکهێنانی ئەو هەیئەتەدا. تەنها کاتێک ئەو هەیئەتە بە کردداری دامەزرا کە خۆپیشاندانێکی زۆر گەورە بە بانگەوازی ئێمە و مامۆستا شێخ عیزەدین بەڕێوەچوو. چەند هەیئەتی نێونەرایەتی لە ناوخۆی وڵاتەوە هاتن و پەیوەندیان گرت. شارێکی کۆمەڵایەتیان دروست کرد. پێم وایە لە داهاتوودا ئەو ئەزمونە بە جۆرێک لە جۆرەکان دووپات دەبێتەوە. سەبارەت بە ڕاگەیاندنی بەیانیەی هاوبەش ئێمە ئامادە بووین بۆ مانگرتن بەیانی هاوبەش دەرکەین. بەڵام ئەوان ئامادە نەبوون. لەبەر ئەوەی دایانەوێت فشار لەسەر ئێمە دروست بکەن تا بچنە ناو ناوەند. بچینە ناو ناوەند. ئەو کات بەیانی هاوبەش لەگەڵ ئێمە دەرکەن. ئەوەش کە گرنگە ئەوەیە کە ئامانج لەو یەکگرتوویە چییە؟ ئامانج ئەوەیە کە هەم لە بزوتنەوەیدا هەنگاوی بەرەو پێش بەرین هەم وەڵامی نیگەرانیەکانی خەڵکی کوردستان بدەینەوە. یەکێک لە نیگەرانیەکان ئەوەیە کە هەموو ئەو حیزبانەی هێزی چەکداریان هەیە سبەی ئەم هێزە چەکدارانە دێنە وڵات. ئەگەر بزوتنەوەی جەماوەری هێز و دامەزراوەی خۆی پێک نەیە نابێت کێشە دروست دەبێت. ئەزممویش ئەوەی نیشانداوە. ئەگەر هەیە شەڕ و تێکەڵچوون لەسەر دەسەڵات ڕووبدات کەواتە دەبێت بە شێوەیەک بێت کە ئەو هەماهەنگیە
بە جۆرێک بچێتە پێش کە نیگەرانی خەڵک بڕوێتەوە. ئەوەی گرنگە کە لە ئێستادا ئەوەیە کە هەموو حیزبە سیاسیەکان چالاکەکانی کوردستان بەبێ جیاوازی کۆبنەوە و لەسەر پرۆژەیەکی وەها قسە بکەن تا ئاشکرا ببێت چ بەربەستێکەیە لەسەر ڕێگای پێکێنانی پرۆژەیەک کە تێیدا کێشەی دواڕۆژی فرە میلیشیایی لە کوردستان وەڵام وەرگێتەوە. ئەگەر ئەوە نەکەین بلۆکبەندی دروست بێت، بلۆکێک دروست دەبێت لە بەرامبەر بلۆکێکی دیکە. ئەگەر سێ چوار لایەن پراوێز بخرێن هاوپەیمانێتی دروست نابێت. ئەوەش مەترسیەکە زۆر جدیتر دەکاتەوە. یەکێک لە کێشەکانی پێکێنانی یەکگرتوویەکی گشتگیر ئەوەیە کە ڕاستیەکە نابینین لە ئەنجامدا حەسبان نیگەرانیەکانی ئێمە ناکەن کە ئەگەر ئێمە بچینە ناوناوەندی هاوکاری و بەرەیەک لە لایەکی تر دروست بێت کە چەند حیزبێکی تری پراوێز خست بێت زەمینە خۆش دەکات بۆ دروستبوونی کارەسات لە دواڕۆژی کوردستاندا. بەڵێ ئەمیر لەم بەشەدا ڕۆژنامەنووس لە هاوڕێ برایم دەپرسێ بەو حاڵەی کە ئێستا باست کرد لەسەر ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی هەیەتی لەم بەرامبەریشدا ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە ئەگرەکانی ڕوخاندنی چەند مانگی داهاتووی کۆماری ئیسلامی ئێران سناریۆکە یان تابلۆکە چۆن دەبینن لانی کەم ڕۆژهەڵاتی کوردستانەکەی چی لێ دێت؟ بەڵێ گوڵناس هاوڕێ ئیبراهیم بەم پرسیارە ئەوە وەڵامی داوەتەوە. ئەگەری دەرکەوتنی دوو تابلۆ هەیە، یەکەم ئەوەی کە ئێستا لە درێژەی گەشەکردن و بەرەو پێشچوونی خۆیدا بە شێوەیەکی شۆڕشگێڕانە کۆماری ئیسلامی بڕوخێنێت و تاران و شارەکانی دیکەی ئێران بە کوردستانی شەوە ئازاد بن. کەسایەتیەکان دەناسرێن بە خێرایی بۆ پڕکردنەوەی بۆشایی دەسەڵات شوراکان لە خوارەوە هەتا سەرەوە پێک دێن. ئەو جار بەپێی هاوسەنگی هێز شقلی دەسەڵات شورایی بێت یان پەرلەمانی دیاری دەکرێت. یاسای بنەڕەتی وڵات دەنووسرێتەوە و بە دەنگی خەڵک پەسەند دەکرێت. ئەمڕۆتە ئەزمونێکی ناسراوی شۆڕشی سیاسیە لە جیهاندا. لە ڕوانگەی ئێمەوە لەو شۆڕشەوە بە پێی هێز و توانای چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش دەڕۆین بەرەو شۆڕشێکی کۆمەڵایەتی. لەوەها تابلۆیەکدا لە کوردستان هێزی چەکداری حیزبە سیاسیەکان دەوری لاوەکیان دەبێت و دێنەژێر دەسەڵاتی دامەزراوەی ڕسمی دەسەڵات. بلبلانەکان دەشنە قۆناغێکی شارستانیانە و هێمنانە و مەترسی شەڕی ناوخۆ نامێنێت. مافە نەتەوایەتیەکان و ئازادی و دموکراسی لە یاسای بنەڕەتیدا جێگر دەبێت. لەو سناریۆدا خەڵکی کورد شانسێکی گەورەی هەیە بۆ ئەوەی مۆرکی خۆی لەو شۆڕشە بدات و کۆتایی بەستەمی نەتەوایەتیش پێنێت. بەڵام دووەم تابلۆیەکی دیکە ئەوەیە کە ئەو بزوتنەوەیە لە نێودا لە بار ببرێت و ئەم ڕەوتە نەپێوێت کە ئەو ڕەوتەی نەپێوە واتە ئەو دەسەڵاتەی کە ویست و داخوازی ئێمە لە ئاستی ئێراندا نێتەکایەوە بەدیلێکی تری بۆ دروست بکرێت بەدیلێک لە ئاڵوگۆڕەکانی ناوخۆی حکوومەتدا دروست ببێت. لەو سناریۆدا ممکنە بارودۆخێک خوڵقێت، ڕژیم لاواز بێت بەڵام نەڕوخێت. کوردستان لەبەر ئەوەی بەدیلی خۆی هەیە چارەنووسێکی جیاواز پەیدا بکات کەم و زۆر هاوشێوەی ئەوەی لە سووریە ڕوویدا. بەو حاڵەتە ئەو ناتەباییی نێوان هێزەکان زۆر مەترسیدارە چونکە ئەگەر شۆڕش لە ئێران پەرەنەستێنێت شۆڕش لە خودی کوردستاندا دەمرکێتەوە، خەڵک دەچێتە پراوێزەوە. لە کاتێکدا دەسەڵاتی مرکزیش نەماوە واتە بۆشایی دەسەڵات دروست دەبێت بەبێ ئەوەی خەڵک لە مەیداندا بێت ئەو کات مەیدان دەکەوێتە دەست ئەحزابی سیاسی ئەوانیش چەکدار و سازماندراون کارەسات لێرەوە دەست پێ دەکات. ئێمەش بەو حاڵەتە نیگەران دەبین. نیگەرانی ئەوە نین کە ئەگەر شۆڕشێکی کۆمەڵایەتی گەورە لە ئێران پەرەبستێنێت کورد و خەڵکی کورد زەرەر بکات یان چاوەڕێی مەترسی سناریۆی ڕەش بکەین. ئەوەی ترسی ئێمەیە ئەوەیە کە ئەو بزوتنەوەیە لە نێودا بەری پێبگیرێت و لەبار بچێت. لە هەر کام لەو دوو تابلۆیەدا هەم دەستکەوتەکان ئاشکران هەم زەرور و زیانەکان. ئەم بزوتنەوەیش لە ماوەی ئەم یەک مانگەی تەمەنیدا کۆمەڵێک دەستکەوتی سیاسی و کۆمەڵایەتی بەدەستێناوە کە لە مێژووی ئێران ناسرێتەوە و پشتگوێ ناخرێت. دەمەوێت بڵێم تا ئەمڕۆ خوێنی ژینە و ئەو لاوانە بە فیڕۆ نەچووە بە هیچ شێوەیە کۆماری ئیسلامی ئێران و کۆمەڵگای ئێران ناگەڕێتەوە دۆخی مانگێک لەوە پێش ئەوەش سەرکەوتنێکی گەورەیە. هەندێک شت لەو بزوتنەوەیدا هاتوۆتە گۆڕێ کە زۆر گرنگن بۆ خەڵکی کوردستان. ئەو شوێنانی کە بەردەوام مەترسی ئەوەی لێ دەکرا کە کێشەی نەتەوایەتی تێدا خوڵ بێتەوە وەکو نەغەدە و ورمێ یان کێشەی مەسەبی تێدا خوڵ بێتەوە وەکو کرماشان قڕوە و بیجار. هەموو ئەوانە یەکگرتوانە هاتنە مەیدانەوە. داخوازی مانگرتنی گشتی لە هەموو ئەو شوێنانە وەڵامی وەرگرتەوە. ئەمەش دەستکەوتێکی گەورەیە چونکە هەمیشە یەکێک لە مەترسیەکان بووە. ئەم دەورەی نیشانیدا کە هەنگاوێک بەرەو پێشچوون بە شێوەیەک لە نەغەدە کورد و تورک لە شاری ورمێ کورد و ئەرمەنی و تورک پێکەوە خۆپیشاندان دەکەن و دەرگای ماڵی خۆیان بەرەو ڕووی یەکتر دەکەنەوە و پشتیوانی لە یەکتر دەکەن. ئەوەش
دەستکەوتێکی گەورەیە لە بیرمە 2 ساڵەوە پێش ڕاهبەری یەکێک لە حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان داهات و حسابی ژمارەی کوردەکانی ورمەی دەکرد دەویست بزانێت کورد ژمارەی چەندە تورک ژمارەی چەندە ئەگەر ئەم خەباتە نەبوایە دەبوو شەڕی کۆڵان بە کۆڵان لەگەڵ ئەرمەن و تورک بکەین بەڵام ئێستا ئەوە سراوەتەوە ئەوەش دەستکەوتێکی گرنگی ئەو خەباتەیە دەستکەوتێکی دیکە ئەوەیە کە بە شێوەیەکی گشتی هەماهەنگیەکەیە لە نێوان خەباتی سیاسی لە کوردستان و شارەکانی تری ئێران هەماهەنگیەکە لەوەدا کە لەگەڵ ئەوەی دەستبردن بۆ چەک ئاسانە ممکنە حیزبە سیاسیەکان بەهێزی چەکدارەوە بچنەوە ئەگەریش نەچنەوە دەتوانن خەڵک هام بدەن چەکدار بن و ڕێکیان بخەن بەم جۆرە ئاستی خەبات لە کوردستاندا دەبڕێت لە باقی شوێنەکانی ئێران بە خۆشیەوە سەرڕای هەوڵی ڕژیم نە لە کوردستان و نە لە بەلوچستان ئەمە ڕووی نەدا ئەوانە هەمووی دەستکەوتن بۆ ئەو دەورەیە و سەرمایەن بۆ پێشکەوتنەکانی دوارش. فقر و بندگی ز حوصله رنج کار و خستگی مان تنیده اند تار و پود بردگی سپاه کاریم و توده های محرومان به جان شوند رهروان راهمان چو آخرین نسل بردگان و بی چیزان قیام ما واژگون کند جهان به پا ای گرسنگان ای ستمکشان به سوی سوسیالیسم به سوی آزادی به سوی دنیای نوین به پا به سوی سوسیالیسم دست خود باید رها شویم سلاح ما اتحاد ما و حزب ما نظام کهنه را زیر پا نهیم زمانه صاحبان زور و سرمایه به سر رسد این زمانه ستم به سر رسد عمر حاکمان بیکاره که دادیم دست خود به دست هم به پا ای گرسنگان ای ستمکشان به سوی سوسیالیسم به سوی آزادی به سوی دنیای نوین به پا به سوی سوسیالیسم نبرد سرنوشت به دست ما پرچم رهایی بشر زمین ز خشم و ز کینه گشته کشت به جستجوی سعادت بشر ماییم مبارزه راه سرخ سوسیالیسم بهشت خود در همین زمین به پا داریم به امر خود در نظام سوسیالیسم به پا ای گرسنگان ای ستمکشان به سوی سوسیالیسم به سوی آزادی به سوی دنیای نوین به پا به سوی سوسیالیسم
بەڵێ سپاس ئەمیرگیان ئەمیر لەم بەشتەدا ڕۆژنامەنووس کە وەکو بەشی یەکەم تەرخانمان کردەوە بۆ بەرنامەیەم هەفتەمە پرسیاری ئاخری واپەس کردووە لە هاوڕێی برایم سەبارەت بە دەور و نەقشی ئامریکا وڵاتانی زلهێز لە ململانێدا زۆر کەس پێیان وایە ئەمریکا جددی نییە لەم بابەتەدا ئەو فشارانش کە دەیکا وەکو کارتی کوشار بەکاری دەهێنێت بۆ ئەوەی زیاتر ئێران دەستەمۆ بکات بەڵام بۆچوونێکی تریش هەیە کە من پشتیوانی لێ دەکەم ئەمە قسەی ڕۆژنامەنووسەکەس ئەویش ئەوەیە کە ترسی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە ڕوخانی کۆماری ئیسلامی ئێران ئەوەیە کە نازانن بەدیلەکە کێیە نەبوونی بەدیلسازیەکیان ئالتەرناتیڤێکە بەرژەوەندیەکانی خۆی بپارێزێت لە ململانێدا و نەکەوێتە دەست رووسیا وڵاتانی نەیاری هێشتا بۆی ساڵ نەبووتەوە کە ئایا لەگەڵ ڕوخاندنی بێت یان گەماروی بدات تۆ پشتیوانی کام جۆرە بۆچوونێکیان دەکەی ئەمە پرسیاری ڕۆژنامەنووسە لە هاوڕێی برایم عەلیزادە بەڵێ هاوڕێی برایم گوڵ نەزاوە جوابی داوەتەوە وتوێتی بە تەواوەتی پشتیوانی لەو بۆچوونەی تۆ دەکەم پێم وایە نمونەی عێراق لیبیا و سووریان لەبەرچاوە تێکدانی ئەو وڵاتانە و دروستبوونی پاشاگەردانی بەبێ ئەڵتەرناتیڤ هێزی چەکداری جۆراوجۆر کە هەر لە گۆشەیەکی وڵاتی بەدەست بێت لە بەرژەوەندی ئەوان نییە بەرژەوەندی ئەوان لەوەدایە کە وڵات ئارام بێت تا بتوانن سەرمای خۆیانی تێدا بڵاو بکەنەوە قازانج کۆ بکەنەوە دروستبوونی پشێویەکی لەو شێوەیە ئاشکرایە کە هیچ کام لەو بەرژەوەندیانە دابین نابێت هەر بۆیە تا لەوە دڵنیان دەبن کە ئەو بەدیلەی دێتە سەرکار بەرژەوەندی ئەوان دەپارێزێت بارودۆخیێستان پێ باشتر دەبێت بەڵام ئەوەش ئاسان نییە بۆیان لەبەرەوەی بیر و ڕایگشتی هەیە ویژدانی مرۆڤایەتی هەیە پێویستیان بە دەنگی خەڵکی وڵاتەکانی خۆیانە بۆیە ناتوانن بەڕاشکاوی بێدەنگی هەڵبژێرن بەڵکو دەبێت هاوسەنگیەک ڕابکرن ئەو هاوسەنگیەش لەگەڵ بەرژەوەندی ناوخۆی خۆیان دەگونجێت بەڵام لە ڕاستیدا تا ئەمڕۆ ڕوخانی کۆماری ئیسلامی لە قازانجیان نییە هێشتا دەرگای بەرجامیان دانەخستووە هێشتا ئەو فشارانی کە دەتوانن بیهێنن نیانهێناوە بۆیە پێم وایە دەبێت ئەو بەرچاوڕوونیە بدەین بە خەڵک کە چاوەڕێی مەبن لەلایەن ئەوانەوە هاوکاریەکی جددی بکرێن بۆ ڕوخاندنی کۆماری ئیسلامی ئێران. داماوی مەرگە و کارەسات لە دەرگای بێدەنگی دەدات دەنگ هەبوونە دەنگ ئاگرە دەنگ هیممەتە دەنگ هەڵبڕە دەنگ لە دەماری شار خوێنە دەنگ ئاڵایە دەنگ هەڵێنە دەنگ سۆنامی ژاونی مەردە ڕادە ماڵێ دز و جێردە دەنگ هەژان و داڕژاونە هێز و هانای بێبەشانە هەرد هەژێنە دەنگ بورکانە شریخان و هەڵکشانە دەنگ ڕەمزی هەستان و بوونە بەرخۆدان و زیندوو بوونە دەنگ دەرگای زیندان دەشکێنێ دەنگ سێدارە دادەڕمێنێ دەنگ خەدەنجی ناڕازیە دەنگ سەنگەری ئازادیە
بەڵێ بینەرانی ئازیز ئەوەی کە لە بەرنمەیەم هەفتەی ئێمە و بینەراندا پێشکەش بێەوەی خۆشەویستکرا گفتوگویەکی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە لەگەڵ ڕۆژنامە نووسێکی هەرێمی کوردستان بوو کە لە 1 مانگ 40 ڕۆژ تێپەڕی بوو لە شۆڕشی ژینە ئەو کات هاوڕێ ئیبراهیم عەلیزادەم گفتوگویەی لەگەڵ ئەم ڕۆژنامە نووسە پێکهێنا بوو و ئێمەش پێمان مناسب بوو لە بەرنمەی ئێمە بینەران ئەم بابەتە بڵاوکەینەوە کە بەشی یەکەمی بوو بەشی دووەمیش و کۆتاییشی هەفتەی داهاتوو لەگەڵ هاوکارانمان پێشکەش بێ ئەوەی خۆشەویستی دەکەین. سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون هەرو جۆرەی کە لە سەرەتای بەرنمەکەدا باسم کرد ئێمە بینەران ڕۆژانی جمعە بڵاو دەبێتەوە کە ئاگادار بن و ئێمەش لێرە چاوەڕێی پەیام و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی ڕازانەوەی بەرنمەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێ بکەن و پەیام و ڕابۆچوونەکانتان باس بکەن. بەڵای منیش لەلایەن خۆمە زۆر سپاسان دەکەم کە تا کۆتایی ئەم بەرنمەیە لەگەڵمان بوون و بە حوسڵە گوێتان لێگەن. سپاس بۆ ئێوەی خۆشەویست.